لە 28 حوزەیرانی 1970دا ڕژێمی فاشستی بەغدا بە دەیان فڕۆکەی جەنگی هێرشی کردە سەر شاری سەردەشت و بە چەکی کیمیاوی هەوای تەواوی شاری ژەهراوی کرد. ژەهر کۆڵان بە کۆڵان و ماڵ بە ماڵ دەگەڕا و دەستی لە گەروی منداڵ و ژن و گەڕەک و کۆڵان و دار و باڵندە و گەورە و بچووکی شار دەناو بە توندی و بە ئازارەوە هەناسێ لە بەردەبڕین. لە چەند خولەکێکدا دەیانی لێ شەهید کردن و هەزارانیشی لێ بریندارکردن و شارەکەش بە تەواوی خاپوور بوو. سەردەشت و هەڵەبجە بوونە دوو شەهیدی ستەملێکراوی دەستی شەڕەنگێزی و شۆڤێنی، بوونە پێناسەی مێژوو بۆ بێکەسی گەلی کورد و بوونە نازنامەش بۆ خۆڕاگری و ئاشتی خوازی دانیشتوانەکەیان. بەڵام نە سەردەشت و نە هەڵەبجە ژوورەیان بەرنەدا. جوامێرانە بەرەنگاری بارودۆخەکە بوونەوە بە شێوەیەک ئیتر هەڵەبجە و سەردەشت بوونە دوو قوربانی بەڵکو دوو هێما بۆ بەرخودان و بۆ هەستانەوە.